ئەشێ جیهادەکە لە یەکێک لە بوارەکانیا بێ مەرج نییە جیهادەکە یەکسەر بە چەکداری دەست پێ بکە هەروەکو وتمان ئەمە ڕێگای زاڵبوونەکەیە کە باسیەکەین قۆناغی یەکەم ڕوونکردنەوەی دینەکەیە بەڵام ئەو دینەی کە بە وەحیەکە ڕوونکراوەت نەک ئەو دینەی تۆ دوو ئاەتە زانی بەڵام 100 کتێبی ترت هێناوەتە سەر لە فکر و پۆخڵەواتی عەقڵ و ئیجتیهاداتی بەشەری نەک تۆ ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بخەیتە ئەولا و ڕێبازی کوفر بگریتە بەر و بڵێ وەڵا ئەبەم شێوەش ئیسلامە هێنمەوە پێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە فەرمودەی سەحیحە هاتووە کە ئەبوو داود ڕیوایەتی کردو و صحیحە فەرمێت جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم يعني جهاد دژی مشرکان بە سامان و جان و بە زمانتان ڕاگەێن جهادیش دوو جۆرە ئەشێ دوژمن لە ناوچەی خۆیان بێت و مسلمانانیش هێز و دەسەڵاتیان هەیە و کیانێکیان هەیە و دارالئیسلامیان هەیە و سوڵتە و دەسەڵات و خەلیفەیان هەیە ئەمان هێرشە بەنە سەر ئەوان کە ئەمە پێوترە جیهاد الطەلەب يعني جیهادی هێرش بە دوای دوژمنە ئەگەڕێ و شەڕەکەش لە خاچی ئەوانە ئەبێ هەروەکو کە ئەشێ ئەوان هێرشیان کردبێتە سەر مسلمانان و مسلمانان بەرگری لە خۆیان بکەن جا دارالئیسلام و خلافەیان هەبێ یا هەر بۆ خۆیان قەوارەیەک بن و لە ناوچەیەکە بتوانن خۆیان ڕابگرن ئەبە مەشیانەوەترە جیهاد الدەفع یعنی جیهادی بەرگریکردن لە خۆ جیهادی دەرپەڕاندنەوەی دوژمن ئەشێت جیهاد فەرزی عین بێ لەسەر یەکیەکی مسلمانانی ناوچەکە فەرز بوو بێ هەروەکو کە ئەشە فەرزی کیفایە مابێ لەسەر گشتی ئومەتەکە فەرز بوو بێ بەڵام ئەگەر هەندێکیان جیهادیان کرد و بەس بوو بۆ جێبەجێکردنی ئەرکەکە بۆ دەرپەڕاندنی دوژمنان بۆ پاراستنی مقدساتی مسلمانان ئیتر ئەرکەکە فەرزێتەکەی لەسەر ئەوانی ترەکەوێ ئەگەر وانە بوو هەمویانە بێ بیکە ئەگەر نەشیان کرد هەمویان گوناحبارە بن ئەمە ئینشاءڵڵا بە تەفسیلترە بێ باس بکەین